کاکەیفی سڵاوت لێبێ لە چەند ڕۆژ ڕابردوودا بینیمان نرخی دلار بە شێوەیەکی بەرچاو دابەزیەوە لە ئێستادا لە هەندێک شوێن تەنانەت گەیشتوتە خوار 146,000ش هۆکاری ئەمە چییە؟ بخير بين بخوي يعني ماويكا ورقه زور لا يعني حكومه باقي مركزي يعني تقريبا ماوي دو مانك سي مانك زياده لا 280 290 مليون داعي تبازر وزلا بروي ورقه زور اهم يعني بازرگان كان جستو كوبيشن نان لنا دولار فروشان وكو زارن دولاري بكر ببيتسون دولار دفروشن چکە ئەوان بە 130 بۆ حساب دەکەن هێشتا بفرۆشنەوە بە 136 بۆوان قازانجە ینی حکومەتی عراقی بە 130 داتا ئەوەی کۆمپانیای نەقل و گەورەی هەیە بە 130 داات ئەو بازرگانانش ینی کەلوپەلی بەوان ینی هاوردە دەکاتن بە دیناریان دەداتێ بە 130 وە لیان وەردەگرتن هێشتا لە بازاری ینی دلار لەکنەوان باشتریان چکە ئەو بازرگانانە پێشان داهاتن لە ناو بازار دلاریان دەکری بەڵام ئێستا نایەن لە ناو بازار دلاری بکڕن 180 بە 130 دەکڕن بۆ خۆیان دینارەکەی ئەشیاکی خڕ دەکەنەوە دینارەکەی ینی دەفرۆشن دینارەکەی سەر دەبەن نەقلیات بە 130 ینی خەڵکانی شەیە ئێستا لە 120 لەوانەیە بێتن پێویستی بە دۆلاریەوەش کەم دێتن لەوانەیە بزانین دابەزیتن نایەتن دۆلار چکە مانجی ڕەمەزانی پیرۆز بڕک بازاری سستا هەموو ساڵێ تۆزێک هەستان دابەزین لە دۆلاری هەر دەبیتن یانی ئەو وەختە دابەزیوە تۆزێک خەرکانش لەوانێت چەند دەوڵەمەندێک شەبیتن تۆزێک دۆلاری بۆی دۆلاری زۆری فرۆشتێ بە 150 دەوێتن دۆلاریی باێتە بازاری بۆی دۆلار دابەزیتن تا دۆلارەکەی بە هەرزانی بکڕیتەوە هەموو ساڵێ ئەو شتانە ڕوو دەداتن باشە پێشبینەکان چینە لە چەند ڕۆژی داهاتوودا نرخی بەرز دەبێتەوە یان زیاتر دادەبەزێت بەخوای لەوانەیە 27 لەوانەیە بێتە 45 بەس دیار نییە بەڕاستی چکە شەرت حکومەتی عراق لەوانەیە دوسێ ڕۆژکە کەم تەوزیع کاتن ئەو بازر ئەو هاوڵاتی ئەو دۆلار فرۆشانەی دەیانوێتن دۆلاری بکڕنەوە لەوانەیە ئەگەر هەموو خەڵک دیسان بەرز دەبێتەوە ئەو خەڵکەی دوێ ئەوڕۆ فرۆشتی لەوان دیسان بێتەوە بکڕیتەوە گران دەبێتەوە